دوای ئەوەی بەڕێز زوبەر عوسمان بەرپرسی مەڵبەندی شەشی سۆرانی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی ماڵیە و پێشمەرگەدێرینەی ڕوانزی کرد کە ماڵەکەی سوتا بوو لە ڕێگەی جنابیانەوە مەکتەبی دارایی و ئیدارەی گشتی تەواوی کەلوپەلی ناوماڵیان بۆ دابین کردن. بە خێراتنی مەڵبەندی شەشی سۆرانی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم و زۆر سوپاسی کاک زبێرەکەم کە مەسئولی مەڵبەندی شەشی سۆرانە بەڕاستی هاوکاریەکی زۆری کردن و ماندبووینێکی زۆری چێت و زۆر سوپاسی ئەندامان و کارگێڕانی مەڵبەندەکەین و زۆر سوپاسی کۆمیتەکانی ڕەواندز و دیانە ئەکەین هاوکاریەکی باشیان کردن و زۆر سوپاسی مەکتەبی دارایی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەین لە سلێمانی کە هاوکاریەکی باشی لۆکردین و ئەو کەلوپەڕینە ئەو ماڵەمان هەموو بۆ کراوە و ئێستاشی نقستانیمان نەماوە و سپاسی مەکتەبی دارایی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم سپاسی مەڵبەندی شەشی سۆرانەکەم بەڕاستی هاوکاریان کردین مارەی خۆشیان بۆ دانان هەموو چمان بەدرێ خۆمان لە هەرگردەگە خۆیان بردم لیژ نەهات هەموو شتەکان چوونێ کومبار و کەوەنتەر و کەنتۆر و ئەشای ناومارە هەموو هەتا قاپ و قارچاغش لێیان بەدرێ خۆگۆتیان بکڕن هەموو تشتیان لۆهینیان زۆر سپاسیانەکەم بەخوا هاوکاری زۆریان کرد نەگەناوە زەمان زۆر شەپڕێ بوو بەڕاستی زستانە بڕێک دنیا سارد بوو داوای هەرچیمان کرد با لێیان جێبەجێکردن. هەفتەیەک بەر لە ئێستا ماڵی پێشمەرگەیەکی دێرینی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕواندز بەهۆی شۆرتی کارەبا ئاگری گرت کە بووە هۆی سوتانی تەواوی کەلوپەلی ناوماڵیان. فەرهاد محەممەد، گەلی کوردستان، ڕواندز.